سلام علیکم ئاوڕانی خۆشەویستم بەخێر بێ بە ڤیدیۆکی نوێ ئەوڕۆ ئەنبۆکسی دوو شاشەی نوێ دەکەم دوو مۆنیتەری نوێ لە جیاتی ئەو دوو مۆنیتەری کە هەمە کە چەند ساڵێکە هەمە کواڵەتیان زۆر خراپە تەنانەت هەتا ئێستا بە کەسم نەوتیە یەک لە مۆنیتەرەکانم بە تایبەتی تیڤیەکەش کواڵەتێکی 720 ئەوڕۆ لە 720ەوە تا 1000 وەشەی تاویش نییە لەوانێ پرسم برێژیرت پارەی بە زۆر شتی سەرف دەکەی لە ناو یوتیوبەکەی لۆ تا ئێستا مۆنیتەری باشت نییە ڕاستەکەی هەم بوو دانەیەک مەبوو زۆر باش بوو بەڵام برایەکەم لی بردم ناشندا چم کردیان مەجبورم دوو مۆنیتەری نوێ بهێنێ یەکەچەند شاشەی 27 ئینچە کە لەوانە باشترە یەکەچەند شاشەی 28 ئینچە 28 ئینچەکەم 4K دەیمە شوێنی ئەو تیڤیەکە لێرە دامنایە سزیاتر پێتان نیشان بدەم لەبەر چ 4Kش مەبجاردیە لەبەرەوەی کاتێککە یاری بە پلەیستێشن 5 و Xbox Series دەکەم بە کواڵیتی 4K دەمێ بە 4K ببینم تۆ پێشتر ئەگەر 4K یاریم کردوە دەبا بە تیڤیە گەورەکەی خۆم مەسەلەن لەوێ یاری بکەم کواڵیتی 4K ببینم مەگەن لەو شاشانەی بە 720 گوناح نییە پلەیستێشن 5 دەی بە شاشەی 720 گەمەی بکەی کارە ساتە ئۆکێ دوو شاشەمان هەیە هەردووچیان کۆمپانیای سامسونگن هەتا دوو شاشە سامسونگە سامسونگ مەبژاردیە لەبەر چەند هۆکارێک کە ئێستا سەبسەبر باسییان دەکەم یەکەچیان هەردووچیان 60 هەرتزن ئەواتە ئیشم بە 122 هەرتز 140 هەرتزی نییە لەبەرەوەی من یاری بە کۆمپیوتەر ناکەم کۆمپیوتەرەکەم تەنیا لە بۆ ڕیکۆردکردن بەکاردێنم لە بۆ مۆنتاژکردن بەکاردێنم و لە بۆ ئافتر ئیفێکتۆشتان بەکاردێنم واتە پێویستم بە شاشەی 140 هەرتز و 122 هەرتز نییە هەردوو شاشەش نرخەکەیان $550 لەسەرم ڕاوەستایە یەکەچیان بزانم ئەوە کە 4K سامسونگە 60 هەرتزە و MSI یەکە $365 بوو ئەوەیان سامسونگە چیدیکەیە شاشە 27 60 هەرتزە و کواڵەتی لە بۆ ئیشی مۆنتاژ و گرافیک کۆشتانە زۆر نایابە یعنی ئەوە لە بۆ گەیمینگ نییە زیاتر لە بۆ ئیشی خۆمە شخصی ئەوەیان بە $220 بوو هەردووچیان بە 550 لە بۆ من حساب کرد بە سوپاسەوە لە بە دوکانی سۆرستێک لە کۆمپانیای سۆرستێک لەناو شارعی سوڵتان مزەفەر شەقانی سوڵتان مزەفەر لە هەولێر داشکانیان بۆ کردم هەردووچیان $550 پێدام ئۆکەی ئەنبۆکسیان دەکەم سەرەتا لەوەی دەست پێ دەکەین بەس نامێ شاشەکەش خەڵک چاقوی بەکاردێنی ئەمنیان یان مەقەسی سمێڵی بەکاردێنم یان بە جەرنافیسەچی ئۆکێ here we go یاڵا ئەوە شاشە یەکەممانە وەگوتم شاشەک ئەو شاشیان لە بۆ یاریکردن بەکەڵک ینی بەکەڵک دێ بەڵام بەخۆم یاری پێ ناکەم ئەوە تەنیا لە بۆ ئیشی خۆمە کاتێک کە دیزاین دەکەم فۆتۆشۆپ یان ئافتەر ئیفێکت یان هەر شتێک کە بەکاردێنم ئیشم بۆ شاشە دێت لە بۆ کۆمپیوتەر یعنی ئەو مواصفاتانە کە تێیدایە لەلایەن کۆمپانی ئەدۆبیەوە ڕێکەمەند کرایە کۆمپانی ئەدۆبی دەڵێ ئەو شاشەی بەکاردێنن لە ڕووی ڕنگوشتەوە زۆر باشە ئۆکەی فلینە ڕقم یەک بێتە دەرێ فلینە ڕقم یەک هاتە دەرێ فلینە ڕقم وڵا ئێرە خێزانەکەم زۆر پیس دەکەم تێپات دەکەم بەخۆ یا ئەڵڵا زانی شاشەی ڕقم یەکمان خۆ قورسە لەناو پاکەتەکەی سووکتر بوو ئۆکێ ئەوە شاشەی یەکەممانە شاشەیەکی یەک HDMI هەیە لە پشتەوە شەکەمان تەنیا بە یەک HDMI یەک HDMI هەیە لەگەڵ RGB ئینەکمان هەیە تۆ هیچی دیکەمان نییە ئەمە ئیشمان تەنیا بە یەک HDMI لە بە ئەو شاشەی بەڵام لۆ ئەوەیان پێویستن بە دوو HDMI دوو HDMI هەیە یەکەچیان لۆ پریڤیو یەکەچیان لە بۆ ڕکۆردی کۆمپیوتەری ئەوەی دەبی لە شوێنێک دابنێم نەیشتێنم ئەوە بێتە ئێرە جارێ زانی چی بکەین لەگەڵە ئۆکەی RGB ئینەشی لەگەرە نامانەیە ئیشمان بۆی نییە پاوەرمان هەیە ئەوەش پاوەرەکەیتیم لەگەڵ هەندێک ئەوراقی لەگەڵە کە لەگەڵ ستان شمان بۆ ستاندی دەبی لەگەر ئەو هەفتوش وەرە ئێرە جارێ با شاشەی دومیش دەربینم ئەوجا دەزۆ بەستانەکانیان دەکەین بە ئیزنی خۆی گەورە Okay, here we go. ئەوە شاشە 4K کەمانە کە زۆر چاوەڕێ دەکەم کواڵەتی زۆر نازداربی مۆنیتەری 4K فلینەی ڕقم یەک بێت تێرانە خۆی شاشەکە لەسەر دابنێم شاشەکە 28 ئینچە هەڵبێن یعنی شاشەیەکی گەورەیە
اوه نیکلیشه اوکی نه شاشەشی جوانە هاوڕێیانی خۆشەویستم ئۆ دوێژ دیێمایمان هەیە لەگەڵ ئەوی دیکە ناوی چییە دیسپلەی پۆرت دیسپلەی پۆرتیشمان هەیە کە من زۆریشم بە دیسپلەی پۆرتێرە بە کۆمپیوتەرێکی خۆم وەرە HDMI ئەومە HDMIمان ناوێ ئەوە شاشەکەیە تەنیشتەکان نیکلە شاشەشی جوانە ستایلیان زۆر لێک نێزیکە لێش هەردووکم وەکو یەکەڵ بژاردیە ستایلیان لێک نێزیکە با گەورەوی پامی مشکلم نییە بە ستایلەکان لێک نێزیک بێ دیسپلەی پۆرتیش لەگەرە بتخۆم سامسونگ دیسپلەی پۆرتیشمان هەیە ئەوانە هەموو پاوەرن ئەوەش ستاندە What the hell دوو دیسپلەی پۆرتی دایتە من سامسونگ بتخۆ سکۆپانی ئەوان خۆش دێ من چاوچنۆک نەبی ئەوە چ ناوەڵە HDMI ئەوە HDMI ئەوە دیسپلەی پۆرتە دیسپلەی پۆرت زۆر زۆر باشتر لە HDMI بێگومان وەگەر بینی ئەوە کەشیان گەورەترە شوێنی چونە ناو ئۆکەی ئۆکەی بابێن ئەوانە سێتەپ بکەین سەرەتا پێویستە بەدەستی توندیکەی هەستم کرد زۆر ئاسانە بەس ئاسان نییە ئۆکەی ئەوە شاشەی 4K-ەکەمان ئامادە کرد زۆر جوانە ئەو شاشەی دووەمیشمان ئەوە ژێرەکەیتی سەرەتا دەبی ئەو ستاندەی تێبخێنە ناو ژێرەکەی وەبی خۆی بگری ئەو لە ژێرەوە بڕگێکمان هەیە کە دەتوانانی بۆ شێوازە بای بدەین ئۆکەی ئەو بە پێی ڕسمەکەی خۆی بی دەڵێ خطۆ یەکەم و دووەم کرد سێمیان شاشەکە پێچەوانەکەینەوە لەسەر فرینەکەی خۆی فرینەکە بابێ خۆ فرینانە زۆر زۆر گرینگن لە بۆ بەستانی شاشەی شاشەکەت بە زەوی نەکردی پانێڵەکەی وەبی ئەزێتی نەخۆ ئەو هالە دەبێت بە عەقلی خۆمەوە هەلەیە بە عەقلی خۆم عەقلی من تەواوە عەقلی من زۆر تەواوە چە خۆشە ئەوە شاشەی دووەمیشمان شاشەیەکی گەورەی ئەوە شاشەی یەکەم مەکە مۆنتاژ و گرافی خوشتی لەسەر دەکەم شاشەی یەکەم لێ دەکەینەوە شاشەیەکی خراپ بوو بەڵام هەرزان بوو وەکو سەرەتا کە دەست بە یوتیوب دەکەی پێویستە شتی هەرزان بکڕێت شاشەی یەکەم با دابنین ئەوە HDMI پاوەرەکەشمان پێم وابوو ئەو پاوەرەکەیتی ئەو پاوەرەکەمانە سامسونگ لە هەموو شوێنێکی نووسرایە سامسونگ لە هەر هەموو شوێنەکان نووسرایە سامسونگ سامسونگ هەمی بە خۆی دروست دەکات تیڤیەکەم LG-ە بەڵام پێم سەیرە مۆنیتەری LG لە بازار گرانتر بوو لە مۆنیتەری سامسونگی کە زۆربەی کات دەڵێن شاشەی سامسونگی باشتە بەس نازانم لە مۆنیتەری لۆ پێچەوانەیە ئەوە شاشەی دووەممانە HDMI-یەکەمان ئەوە HDMI-مان ئەوە دیسپلەی پۆرتە دیسپلەی پۆرت یان HDMI یەکەچیان دەکەمە دیسپلەی پۆرت وەبی هەردووکی بەکاربینم نامێت دوو HDMI خەسارکەم لەبەرێت پێویستمە دوو HDMI دەبی لە بۆ PlayStation 5 و Xbox Series بەجیە کارتەکە بنەوەی یاری بکەم بەڵام لە هەمان کاتیشدا لەوانە بە کاپچر کاردی شتەشکە بکەم بەزەبت نازانم ستەکەم ئەو شاشە 720 بە تا ئێستا بە کەسم نەگوتیە پێویستە سەرەتا بە شوێنەکەی پاکەینەوە خۆتان زانین کوردستان هەموو شوێنێک تەپتۆزە ئەمە تۆزە بە چێ دێ بەس هەموو شوێنێک تەپتۆزە شوێنی شاشە 4K-یەکەمان خێنکەینەوە زانە شتی مارکە کواڵەتی فەرقی هەیە بەڕاستی ئەو بۆ شێوازەی دەبێت زانتان جوان ماشەڵڵای لێبێ ماشەڵڵە چاوەکی لێ نەدەن Okay, so سەرەتا بابین ئەوە بێتە ئێرە ئەو PlayStation 5-ەکەمانی نام باش کێبڵی کۆمپیوتەری ئەو کێبڵانە دەبی دوای زۆر بە جوانی ڕێژ بێخم بە زارلۆ ڤیدیۆی
بۆ خەسەری ئیدادەنێ فەرموون کردن بۆستە گوێی ژیری خێر بێن خێراتنی هەموو لایەک دەکەین خێرمێ زۆر بەخێر بێن هەوزان ماری خۆتانە باڕناچ پێکەین لەلایەنە کەیسە کەشمان با پێکەین پلەیستیشن 5 کەشمان با پێکەین ئەوە لەکوێ دەگۆڕدرێ ئەوە جارێ پلەیستیشن 5 پیسەکەمان پێکردیە بەڵام نییە دەبێت لێرە دووگوێی هەبی یان لە پشتە هەبی ئۆکێ پیسەکەشمان هات زۆر باشە ئەوە هەردوو شاشەم پێویستە خەریە ئەوە شاشەی کۆمپیوتەرەکان دەبیتن ئەوە شاشەی پلەیستیشن 5ەکەمان دەبیتن بەس دەمانەوێت ئەوەی بکەین HDMI 2 زانگ و تایم بیگۆڕین دوگمەیەکێ لەیشێ هاوتێ source HDMI 2 ئۆکێ ئێستا هەردوو شاشەمان هەیە پێم وابێ هەردووچیان زۆر جوانن سێتەپەکەمان جوانە دەتوانین لێکلیان نزیکەینەوە بۆ شێوازای بەڵام ناشمێ کامیرەکەی خۆم بزرکەم ئەوە دەتوانین دوو شاشەش بێکەوە لێک کاتدا پێ بکەیت کەرتێکی جوانە بەڵام ئەو ژەمان ناوێت سۆرسەکەی بکەین HDMI 1 مەسەلەن دەتوانم ئێستا لێرە پلەیستیشن 5ەکەی خۆم پێ کردیە دەبینن ئەوە پلەیستیشن 5ەکەمان دەتوان لێرە دوو شاشە بەکاربێنم لێک کاتدا لێرە مەسەلەن خەریکی شتەشکە بم لێرەش خەریکی شتەشکە بم دەتوانم ئەویشە بکەم بەڵام بەکاری لەوانەیە بکەلکم بێت لە هەندێک کاتی پێدرێن پیکچەر ئەو پیکچەر مۆد بەڵام نامانەیە جارێ هاوڕێنی خۆشەویستم ئەوە هەردوو شاشە بوون سێتەپ و سێتینجیان بڕەشی مایە تاوەکو لە گەشتەکان ڕادێم بزانم کامە سێتینگ باشە کامە سێتینگ خراپە لە بۆ کەلە ڕۆژتانە پرسێژی چۆن لە ئینتەرنێتی بزانم کامیان باشم بەڵام ئەو سێتەپەکەم دەبیتن ئەستا لە بۆ کاری مۆنتاژی دەتوانم ئەوە بەکاربینم و ئەوش بەکار هەردووش بەکاربێنم بەڵام ئەوە لە بۆ کاری مۆنتاژ کرد بە بڕای من یەکە لەو شاشانەی کە ئەدۆبی بخۆی ڕەکەمەندی دەکە بەکاری بینین پێم وابێ شاشەیەکی جوانە و ئەوەشیان بە 4K شاشەیەکی جوان دەبیتن کاتان ماز دەکەم تکا دەکەم دوگمێ لایک سەبسکرایب لێبیر نەکەم بۆ پشتگیریکردنە ڤیدیۆکانم تا ڤیدیۆ چتیکە خۆتان دەگەم